ئەندام و کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای بەستنی کۆنگرەی حزبەکەیان دەکەن و ئەمە بە باشترین بژاردە دەزانن بۆ نوێبوونەوەی یەکێتی. بۆ مەبەستاش لە سنووری قەزای پشدەر گروپی پارێزەرانی چەپکە گوڵەکەی مام دامەزراوە بە ئامانجی یەکڕێزی یەکێتی ناو یەکێتی و بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە کۆمەڵێک کادر و ئەندام و لایەنگری یەکێتی لە سنووری پشدەر هەڵساوین بە دروستکردنی گروپێک بە ناوی گروپی پارێزەرانی چەپکە گوڵەکەی مام بە کۆمەڵێک ئامانج. یەکەمیان پاراستنی یەکڕێزی یەکێتی ناو یەکێتی و پێمان وایە بەستنی کۆنگرە لە ئێستادا دەکرێت بکرێتە دەرفەتێک بۆ بەخۆداچوونەوە نوێبوونەوەی حزبەکەمان بە یەکێک لە بژاردە باشەکانی دەزانین. دیارە ئەنجامدانی کۆنگرە لە ناو حیزبدا لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆتە زەروریشی گەورە بۆ ئەوەی جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خۆی کاری خۆی دابڕێژێتەوە پەیڕۆی پرۆگرامی خۆی دابڕێژێتەوە. ئێمە داوا لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین خۆ نوێکەنەوە کۆنگرە ببەستن و ئەمە هەمیشە مەرامی بەڕێز مام جەلال بۆ ئاواتی بەڕێز مام جەلال بۆ کار بە 3 ساڵ بە 4 ساڵ کۆنگرە ببەسرێت. کادر و ئەندامانی یەکێتی بە ئومێدێکی زۆرەوە دەڕوانە ئایندەی حزبەکەیان بەهۆی نەتەوەی بوون و نیشتیمانی بوونی یەکێتی و ڕۆڵی ئەم حزبە تێکۆشەرە لە ئایندە و ئێستادا بۆ سەرجەم پرسە نێوخۆی و دەرەکیەکاندا بۆیە بە باشی دەزانن هەرچی زووە کۆنگرەی یەکێتی ببەسرێت. بەستنی کۆنگرەیە لە کاتی خۆیدا و یەخستنەوەی نێوماڵی یەکێتی ناو یەکێتی و داوایەکی سەرەکیم بۆ ئەندامانی ئەنجومەنی ناوەند و ئەندامانی سەرکردایەتی ئەوەیە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەوەیە کە بە خۆیان دابێنەوە کۆنگرە لە کاتی خۆیدا ببەستن. وەگڕوونە بەستنی کۆنگرە لە ئێستادا زەڕورەتێکە کەس ناتوانێت ئاشای لێ بکە چونکە کۆنگرە دەتوانێت حیزب نوێ کاتەوە بەرنامەی نوێ کەسی نوێ کادری نوێ بچێتە پێشەوە. ئومێد دەکەین هەڤاڵانمان ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تەواوی کادیران و ئەندام و دۆست و لایەنگران لە هەوڵ و بیری ئەوەدا بە زووترین کات بیر لە بەستنی کۆنگرە بکەنەوە. پرسی بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بۆتە باس و خواسی گەرمینێ و ئەندام و کادر و لایەنگران و بەشێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە گرنگ دەزانرێت هەرچی زووە یەکێتی خۆی نوێ بکاتەوە و ئەو وادەی ئەنجومەنی ناوەند پێشنیازی کردووە بۆ بەستنی کۆنگرە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پەسەندی بکات. توانە عومەر، کورسات نیوز، قەڵەتزێ.